سيري عقلي صحابة بكن، سيري عقلي أنصار كان خوشة ويستكانم. أبو هيثم تيهان هلسيت علي بيغمبري إما لقل يهودا بيعوا بيمانو اتفاقيك مان هي هاو بيماني لقل أوانا كقول بيتوبرين لقل خومانا أبي يهود تركين أبي أو بيعتو أبي أو ها بيماني لقل أوانا أوان پاشگەز ببینەوە و واز لەوان بێنین و بین لەگەڵ تۆیا بین. دواتر تۆ سەرەکەویت کە سوکاری خۆت ئەبینیتەوە ئەو کاتە بەجێمانەیەڵیت لێمانە گەڕێیت ئێمە یەهودیشمان لەدەستداوە تۆشمان لەدەستداوە ئەو کاتە چی؟ سبحان الله. لەو پەڕی نەهامەتی و لەو پەڕی ناڕەحەتیە لەو پەڕی بێدەستیە ئەی پێغەمبەری خوا ئەگەر سەرکەوتیت مەکەش بوو بەهی خۆت کە سوکارە بینیەوە دوایی چی؟ ئەبوو هەیثەمی تیهان سوبحانەڵڵا سەیری ئەم عەقڵیەتەکە بۆ ئێستا قسە ناکە بۆ تەئەری قساکە ئەم ئاڵتوو نەکڕێ ناوی ئەمی لەدەستچێ ئەمما مەڵەیە قورسە پێغەمبەری خوا سەڵام پێیەکەنێ زەردەخەنەیەکی گرێ فەرمێ بەلی الدم والدم والهدم الهم هدم أنا منكم وأنتم مني أقاتل من قاتلتم وأسالم من سالمتم. فەرمێ خوێنم خوێنتانە ئیتفاقیم ئیتفاقیەتانە ئەوەی شەڕتان لەگەڵ کا شەڕی لەگەڵک ئەوەی سۆڵحتان لەگەڵ کا سۆڵحی لەگەڵک. بەڵام ئەم حەدیسە پاش فەتحی مەکە هاتە دی کە پێغەمبەری خوا مەکەی ڕزگار کرد و تایفی ڕزگار کرد. اینجا کە تایف غەنیمەیەکی زۆری لێکەوتۆ پێغەمبەری خوا سەڵسەم فەرمی ئەو نە هەزار خوشتر بۆ فڵان کەس ئەو نە سەد مەڕ بۆ فڵان کەس خوشتون و مەڕ و ئاڵتوونی هەمی بەش کرد. یعنی بەهۆقە ئاڵتوونیەدا بەو کافری تا ئێستاکەنە شەڕی لەگە پێغەمبەری خوایە کرد تازە موسڵمان بوو. پاش چەند ساڵ؟ پاش 8 ساڵ ئەنسار وتیان پێغەمبەری خوا کە سوکاری خۆی بینێ و تازەین بۆ چییە؟ بەڵام ئیتفاقیە هەیە لێرانەیە کە ئەبوو هەیثەم ئەلێرە تەزبیتێکە فەرمێی پێغەمبەری خوا پاشان چی؟ ها سەیریکە چۆن بە قسەی خۆی ئەیگرێ؟ پێغەمبەری خوا سەڵسەڵام فەرمێ ئەنسار خەریکی چینە؟ فەرمێ ئەنسار خەریکی شۆڕش و معارەزە و ڕاپەڕین و دەنگبەرزکردنەوەی ناڕەزاین. سەرۆکی چاگەوەیە کە لە کاتی ناڕەزایی دەنگی خەڵکا زووی بێ بەدەمیانەوە خەڵک ئیمان نەکا نە لە بڕۆ لە وەرگی خۆ بە فەرمێ چی وایە تۆ؟ فەرمێ ئەنسار وا ئەڵێن پێغەمبەری خوا کە سوکاری خۆی دۆزیەوە تازەمی بۆچی؟ فەرمێ بڕۆ ئەنسارم هەمی بۆ کۆکەنەوە هەموو ئەنسار کۆ بێتەوە پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم فەرمێ بەس ئەنسار بێتە ژوور. ئەنسار کە ئەچێ لە خزمەتی پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم کۆ بنەوە قسەکە درێژە. لە ئەخیرا پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم فەرمێ یا معشەر الأنصار ألا ترضون أن يذهب الناس بالشاة والبعير وتذهبون أنتم برسول الله؟ حەزناکەن خەڵک مەڕوو ماڵات و حوشتر بەرێتەوە ئێوە پێغەمبەری خوا لەگەڵ خۆتان نابڕنەوە؟ پێغەمبەری خوا سەڵلەڵلاهو عەلەیهی وسەلەم چی بە چی بەراوردەکە؟ خەڵک با حوشتر و مەڕ بەڕێتەوە بەس ئەنسار من لێرە نامێنمەوە ئەمە شاری خۆمە مەکەی خۆمە تایفی خۆمە بەس من لێرە نابم لەگەڵ ئێوەیە دێمەوە. أخذتم على نبيكم لعاءة من الدنيا أردت أن أؤلف بها قلوب قوم؟ كرأوا رخنتان لبيغمبركتان قلت لسر دڵۆ بە ئاوێ لە بنی سەڵتێکا کە مابەوە یان بە خەڵکێ بۆ ئەوەی کە دڵیانی بە ئیسلام پێخۆشکەم وتەرەکتوکم لإیمانیکم
خۆش ئێوەشم دەست ئیمانی خۆتان هیچم نەدانێ لەم هەموو پارە و خوشتر و ئاڵتونە بەم ڕاستی نین. ئەنسارە فەرمون ڕەضینە بە بەشی پێغەمبەری خوا ڕازی بووین، هەرچی دنیا و ئاڵتون بۆ ئەوان ئێمە پێغەمبەری خوا بەرینەوە ساسن. بۆی پێغەمبەری خواستم ئێستاش بینی قبرەکەی لە مەدینەیە لە مەککە نییە، هەر لەو ئەنسارایە. جوان دیقەت بن پێغەمبەری خوا فەرمووی أنا منكم وأنتم مني، من عرب نيم، من قريشي نيم، من سبع أبو جهل وأبو لهب نيم، من لإيوم إيوش لمنن